لە ڕۆژی جیهانی نەخۆشی تالاسیمیا کۆمەڵەی تالاسیمیای سلێمانی مەراسیمێکی ساز کرد و چەند چالاکیەکی ئەنجامدا. سەرۆکی کۆمەڵەکەش ئاماژە بۆ دەکات لە کوردستان 3000 و لە سلێمانیش 1300 توشبووی نەخۆشی تالاسیمیا هەیە کە ڕۆژانە بۆ چارەسەرکردنیان پێویستیان بە 6 بتڵ خوێن هەیە. بەڵێ ئەمە بێگومان ساڵانە لە ڕۆژی جیهانی تالاسیمیا و کۆمەڵەی تالاسیمیا سلێمانی چەندی چالاکی و مەراسیمی جۆراوجۆر ئەنجام دەین. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو هەر لە سەرەتای مانگی ئایارەوە ئێمە چالاکی بڵاوکردنەوەی ڕێنمایی و هۆشیاری بەسەر هاوڵاتیان لەسەر شەقام کە چەند ڕۆژێک ئەو کارەمان کردووە سەردانی چەندین شوێنی گشتیمان کرد بۆ بڵاوکردنەوەی ڕێنمایی و لەسەر نەخۆشی تالاسیمیا و چۆن ڕێگری بکەین لە زیادبوونەکەی و گرفتەکانی نەخۆشی تالاسیمیان بە هاوڵاتیان زیاتر بناسیێنین. لە هەرێمی کوردستان نزیکەی 3000 بەرەو سەرتر توشبووی تالاسیمیا هەیە و لە پارێزگای سلێمانی و دەوروبەری 1300 توشبووی تالاسیمیا هەیە. ڕۆژانە نزیکی 40 بۆ 50 توشبووی تالاسیمیا و زۆر جارەکەوێتە زیاتریش ئەم حاڵەتە پێویستیان بە خوێن دەبێت. واتە ئەم ڕۆژە نزیکەی بۆ 6 بتڵ یا 6 توشبووی تالاسیمیا پێویستیان بە خوێن دەبێت. توشبووانی نەخۆشی تالاسیمیا داوا لە حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستی و خێرخوازان دەکەن کە بێن بەدەمیانەوە و هاوکاریان بکەن تا بتوانن چارەسەری پێویست زۆر بگرن و مەترسی لەسەر ژیانیان دروست نەبێت. ئێمە وەکو کۆمەڵەی تالاسیمیای سلێمانی ئەمڕۆ هەستین بە ئاهەنگێکی بچووک بۆ توشبووانی تالاسیمیا و نەخۆشەکان و خێزانەکانیان و داواکارین لەسەر جەم خەڵکانی شاری سلێمانی کەسانی سەرمایەدار و ئەو کەسانی کە توانە و دەسەڵاتیان هەیە هاوکاری توشبووانی تالاسیمیا بکەن و ئیتر بە خوێن بەخشین بێ بە هاوکاری مادی و معنەوی بێ چونکە سەر جەم خێزانی تالاسیمیا توانین بڵین لە ساڵ 80 بۆ نەماوان خەڵکی کەم دەرامەت و خەڵکی کەم دەستن و خێزانمان هەیە سێ نەخۆش بۆ 4 نەخۆشی هەیە و باوکیان هیچ زۆر بێکارەوە زۆربەی خێزانەکانمان لە ژێر چینی خوار هەژاریشەوە زۆر داوا لە خەڵک ئەەکەین کە هاوکاریان بکەن و بێن بەهانایانەوە. وڵای یەکەم جاداوی لە حکوومەتەکەی هاوکاری زیاتر با بکە بەشک و بمان بنە دەرەوەی وڵات بۆ ئەو زەرعی مۆخەیان لێرە زەرع بابۆ بکەن لەبەرەوە هەرێکی زۆر گەورەیە هەرێکی خوشکوبرای نییە هاوکاریمان حکوومەت هاوکاریمان کا زۆر باشترە بێ و هاوڵاتیانی یارمەتی وادە لە خوێن بەخشیدا. تالاسیمیا نەخۆشیێکی بۆ ماوەیی خوێنە. کەسێکی توشبووی نەخۆشیەکە ڕێژەیەکی کەمتری خڕۆکە سوورە تەندروستەکانی هەن بەماش بڕێکی کەمتری هیمۆگلۆبینی تەندروستی هەیە. تالاسیمیا باوترین نەخۆشی بۆ ماوەییە کە لە باوانەوە بۆ منداڵان لە ڕێگەی بۆ هێڵەکانەوە دەگوازرێتەوە. تاوەکو ئێستا نەخۆشیەکە چارەسەری بنبڕی نییە بەڵام دەتوانرێت لە ڕێگەی خوێنگواستنەوەی بەردەوام بۆ کەسانی توشبووی تالاسیمیا نەخۆشیەکەیان کۆنتڕۆڵ بکرێت و لە دەرهاوێشتەکان بەدوور بن. هەروەها لە ڕێگەی ئەنجامدانی پشکنینەکانی خوێن و پشکنینی بۆ ماوەیی بۆ هێڵەکانی خێزان دەتوانرێت ئەگەری گواستنەوەی نەخۆشیەکە کەمتر بکرێتەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.